ڕستەکەمان پارە ناکە و عەرەب لێرە هاتوو بە ئەوەسی خۆی کڕێ ئەوە من 6 تەن چوتیم بە 30 دیناریانە بە 30,000 6 تەن چوتی 30,000 دینار چی دەکەم بۆ 6 تەن تەنی چەندەکەوێ پێنجێن لێی قۆماوە لە بەری فەلاعەتی حیشتێکی بۆ ناکرێ ڕستمان هەموو بوو بەزارن ئەوە کارەکەی کەس نازانێت چی عەرەبێ بە ئارەزوی خۆی کڕێ و لۆریەکە کڕێ بۆ بە گۆترە شوودی پێنجۆر مەهین نماوە بە کیلۆ بە گۆترێ سارەیە کڕێ بە 500 بە 600 ئەوە من سارێکە ئاوە سارەکە بینە ئەوە ملیۆنە لەسەرم گەوتۆ 30,000 مێنێ جوتیاران دایمە گلەی ئەوەکەن کە بەربوومەکانیان ساغ نابێتەوە شتێکی واقعیە و هەمومانەی بینی کە لە کاتی پێگەشتنی بەربوومەکایە لە بازاڕەکانە بۆیان ساغ نابێ پێویستپارە ناکات بۆیە گلەی ئەویان هەیە دایمە فەلا لە قەزای پێنجۆنە ئەتوانم بڵم لە کاتی پێگەشتنە بە تایبەتی شووتی و تەماتەکە پێنجێنی پێ بە ناوبانگە ناوخۆی هەرمی کوردستان پڕەکاتەوە لەو دوو جۆرە بەربوومە ئەزامی شتێکی وا نەمبینی و نەشم بیستوانی بڵێن ئەوە قەناعەتم نیانی جوتیارانی ئەم سنوورە کە بەڕەنجوماندبوونێکی زۆرەوە تاوەکو بە ئاواتی ئەوەیە بەربوومەکەی پێ بگات و بیخاتە بازاڕۆشتی وا بەکاربێنێ لە سنووری ئەمە